ئەسب هێنانی ئەسب وەک ڕەمزێکی هێز وەکەوەی کە لە پێشووترا لە شۆڕشەکانە هەبووە. بڕۆ لە خۆپشاندانەکانی بەردەم باخی گشتیدا ژمارە ئەسپی شاتووە بۆی کە لێرە لەگەڵ خۆپشاندەرانە بڕۆن خۆ خەڵکی ڕۆژاوای سڵاو لێبێ چۆنی خەڵکی شارێکی خەڵکی دێرکم دێرکم بەڵێ چەندێکە لە باشوورەژی وەڵاهی لە 2009 لێرم چۆن پاڵپشتی خۆ دەرەبڕی وەڵاهی تر هەر کوردیم ئەوەی کە هەیە کەس و کارتان وەزئی چۆنە لەوێ وەڵاهی لەخوا بەجیابێ وەزیان تا ئێستا باشە ئیتر بەرەو پێشەوە ئەوە هەمووی بەدەستخوای گەورەوەیە بەرەو پێشەوە سپاس بۆ جەنابێ لێرە شەیە سابری لێیە ڕێخەری ئەم دینە سڵاوی لێبێ شەیخ سڵاوی لێبێ ئەم کاتەوە باش باشی ئەم ئەسپانە چی وێناتان ئەمڕۆ؟ بەر لە هەر شتێک ئەمەی کە ئەمڕۆ ئێمە ئەیکەینەوە چەند ڕۆژە کوردەکانمان لێرە لەم شەقامە بۆ پشتگیری برا کوردەکانمان لە ڕۆژئاوای کوردستان ئەمە بابەتێکی قەومیە سیاسی قەومیە و لەگەڵ ئەوەشە پشتیوانێکی ئینسانیە. ئەسب هێنانی ئەسب وەک ڕەمزێکی هێز وەکەوەی کە لە پێشووترا لە شۆڕشەکانە هەبووە. ئەمڕۆ نمایشی ئەسبکردنەکان و ئەو سوارانە لێرە بۆ ئەم خۆپشاندانە و بۆ بە شێوەیەکی گشتی بۆ پشتگیریە وەکو نیشاندان و وەکو ڕەمزی هێست نمایشمان کرد. چەندەستانێناوە؟ 6 ئەسب. دەستان خۆشە سپاس بۆیەوە بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە دیمەنەکانی ئێستان کە ژمارەیەک ئەسپیان هێناوەتە ئێرە بۆ بەشداربوون لە خۆپشاندانەکانی ئێرە کە لێرە ئەوان هاتوونەتە ئێرە و بەڕێپێوان لەگەڵ هاوڵاتیانە ئەسپەکانیش لە پێشەوە ڕێدەکەن تاوەکو زیاتر پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا بکەن. ئەوەی کە هەیە سڵاو لێبێ چۆنی تۆ؟ ئەمڕۆ چۆم و بەشداری و کرد؟ طبعا کورد لە هەر شوێنێکی کوردستانە بێت هەر حاڵەتێکی لێ بقەومێت بە دڵنیایەوە ئێمە وەکو کورد ئەبێ پشتگیریان بین. کوردایەتی لای تۆ چیە گەیەنە؟ لای من خۆبەخشینە. دەستخۆش بێ سپاس بۆ تۆ. بەڵێ ئەوەی کە بینین ئەمە دیمەنەکانی ئێستای بەردەمی باخی گشتیەکە بە ڕێپێوان ئەوان ئەچەند بەرەو سەهۆڵەکە تاوەکو پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا بکەن.